بەخێر بێن بۆ 16مین ساڵ ڕۆژی دامەزراندنی مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی منداڵانی بازیان. ئەم پرۆژەیەکێکە لە پرۆژە درێژخانەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە لە 11 ساڵی 2005 بەڕووی منداڵانی ناحیە بازیان و دەوروبەریدا کراوەتەوە. کۆمەڵێک بەش لە خۆ دەگرێت: میزیک، وەردش، شوێنە کێشان، کتێبخانە، کۆمپیوتەر، بەشێکی نوێ بەناوی فێربوونی نافەرمی، ئیشی دەست. چەندین بەهرەمەندی بەتوانای هەیە و بەردەوامە لە خزمەتکردن. بەشی وەرزشی یەکێکە لە بەشە سەرەکیەکان کە ساڵانە لە دوای تەواوبوونی قوتابخانە خولێکی تۆپی پێڕێک دەخات بۆ تیپەکانی بازیان و دەوروبەری. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ئێوە لێرە ئامادەن. بەخێر بێن. ئێستاش بەهرەمەندەکانی بەشی میوزیک گۆرانیەکیان بۆ ئامادەکردوون بە ناوی کازیوەی بازیان، گوێی لێ ئەگرین. دواتر چەند بابەتێکی ترمان بۆ ئامادە کردوون کە باس لە مێژووی کازیوەی بازیان و خزمەتەکانی ئەکات. بە میوانداری زیتەڵا لە کەناڵی ئاسمانی کورساتەوە چۆپڵەیەکی بۆ لێبن و بە خێراتن. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەمووتان. پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کازیوەی بازیانتان لێکەم. سپاس بۆ مناڵپارێزی کوردستان کە ڕەنجێکی زۆرتان لەگەڵایە، کە دەوراتی باشتان بۆ کاتەوە، وەرکشۆپی باشتان بۆ کاتەوە. هیوادارم ئێوەش پابند بن بەو ڕێنمایانەی کازیوەی سەرا و کاتەکانی خۆتان بەخول لە بەسوودەکانی ئێرە بەرنەسەر. هیوادارم هەمیشە کازیوەکەتان لەبەرەو پێشچوو نابێ. دووبارە پیرۆزە، یادی دامەزراندنی کازیوەی بازیانی عەزیز. باشە، با یەک پرسیارتان لێ بکەم. گوێتان لە گۆرانیەکە گر بە باشی؟ باسی چ شتێکی کرد؟ باسی وەرزش، وایە؟ ئێوە وەرزشەکان گرنگیان بە وەرزش؟ پێویستە ئێوە لە دوای خوێندنی وانەکانتان گرنگی بن بە بواری وەرزش، لەبەرەوەی وەرزش بۆ جەستە زۆر باشە، بۆ تەندروستی زۆر باشە،
بۆ مێشک زۆر باشە مێشک ئەو کاتە توانی باشتر وانەکانە بخوێنی باشتر بیرکەیتەوە وزە و زیاتر تیا بێ باشە لە ماڵەوە هەر پاڵ مەکەون و سەیری تابلێت و مۆبایل و شتانە بکەن لە ماڵەوە کاتانەی بێئیشن لەگەڵ هاوڕێکاتانە وەرزش بکەن بەڵام بەپێی ڕێنمایەکانی دایک و باوکتان باشە هەر بژین وابزانم گۆرانی دووەممان ئامادەیە وایە با بچینە لای گۆرانی دووەم فەرمونون من وزنهنم رادس وكينم سك 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 هەر بژین یەک چەپڵە بۆ هاوڕێیانەمان باشە پرسیارێکی ترتان لێکەم ئەم گۆرانیە باسی چیە کرد چی؟ ئافەرین کاتژمێر باشە ئێوە هەمووتان دەزان کاتژمێر بخوێننەوە واتە هەمووتان لە سەعات دەزانن باشە ئەی گرنگی بە کاتەیەن زۆر باشە ئەبێ هەموومان لە ژیانی ڕۆژانەمانە گرنگی بە کات بین بۆ ئەوەی بزانین لە ژیانی ڕۆژانەمانە چیەکەین کاتەکانمان بەپێی پێویستە بەش بکەین کاتی خەوتن جیاکەینەوە کاتی خوێندنەوە جیا بکەینەوە کاتی وانەکانمان جیا بکەینەوە کاتی یاری جیا بکەینەوە وایە لەبەرەوەی ئەگەروان نەبێ کاتەکانمان هەمووی بە فیڕۆ ڕۆویچمان نەکردووە لە ڕۆژەکەیە باشە
ئەو هاوڕێیانەتان کە لە کاشمێر نازان پێویستە ئێوە ڕێنماییان بکەن و فێریان بکەن باشە؟ هەر بژین یەک چەپڵی بەهێز. وابزانم هاوڕێیانمان پێشەنگایەکیان بۆ ئامادە کردوین. بچینە لای پێشەنگاکە فەرموون. باشی هەمیشە باش بی ئەو پۆشەکە جوانان و بۆ لەبەر کردو ئەمڕۆ بزان مەزانی بە ساڵیادی کازیوە. ئەفەرین بۆ ساڵیادی کازیوە. کازیوەی کوێ؟ کازیوەی بازیان. کازیوەی بازیان. تۆ لێرەی لە کازیوەی بازیانی؟ بەڵێ. لە چ خولێکای؟ خولی وێنە کێشان یان خولی هەڵپەرچێ یان خولی میوزیک کام خولەیان؟ خولی وەرز. خولی وێنە کێشان. ئافرین گرنگی بە توانەکانە بە باشە بەردەوام بە لە وێنە کێشان بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە وێنە کێشێکی زۆر باشە لێ دەرچێ. وێنەی منیش کێشە باشە ئەوە بە جوانی بۆ تەوەسم باشە هەر بژیت. ئەی تۆ چۆنی؟ باشی هەمیشە باش بی منیش زۆر باشم. تۆ هاوڕێتی منەکەی؟ پێ خۆش هاوڕێ بین؟ دە باشە منیش پێ خۆش هاوڕێ بین. ئەمەوێ هاوڕێ بین تۆ بەردەوام سەیری شاشەی کورساتکە باشە؟ تەمەنت چەندە؟ 4 ساڵ. ساڵێکی ترە چیتە باخچەی ساوایان؟ ئافرین ساڵێکی تر بچۆرە باخچەی ساوایان لەبەرەوەی لە باخچەی ساوایان فێری گۆرانیتەکان فێری خوێندنەکان ئەتوانی بنووسیە و کاتە باشە؟ هەر بژی چۆنی؟ باشی؟ کە جوانە سەیری ئەو جلە جوانانە قژی چەند جوان بەسووە ئەو پەڕۆیەشی زۆر جوان بەسووە بە قژەوە چی پێڵێن؟ ئەو ڕەنگی پۆشاکانە و چ ڕەنگەکە بزان مەزانی؟ بەمەیی و سپی وایە؟ ناو چییە؟ مشتە. من مشتەی خۆشم پێ بڵێ مشتە خۆشەکە چییە؟ کازیوەی بازیان بەردەوام بێت لە خولی باش بۆ ئێوە باشە؟ ئەبێ بەردەوام بی لە کازیوەکەتان بۆ ئەوەی توانەکانی خۆ دەرخەی لێرە باشە؟ هەر بژی ئافرین. تۆ چۆنی هاوڕێکەم؟ باشی؟ ناو چییە؟ ئارش. کاکارش تۆ لە کازیوەی کوێی؟ کازیوەی بازیان. کازیوەی بازیان ئافرین. لە چه خولێکایی؟ خولی وێنە کێشان؟ وێنەکەش. ئافرین ئەزانی وێنەی باش بکێشی؟ سەرەتا زین بەچی دەست پێ بکە؟ بە وێنەی فلم کارتۆن دەست پێ بکە لەبەرەوەی ئەوانە زۆر ئاسانە نەتوانی باش بی لێرە. ئەی لە پۆلی چەندی؟ لە باخچەی؟ ئافرین پچۆرە باخچە لەوێ گۆرانی باش فێر بە لەوێ ڕێزی مامۆساکانە بگرە لەگەڵ هاوڕێکان تا باش بە باشە؟ هەر بژیت بینەری شاشەی کورساتیش بە ماوەی مناڵان ببینە باشە؟ یاری بە ئایفۆن بە مۆبایل و تابلێت و شتانەش نەکەی باش؟ هەر بژی تۆ چۆنی؟ باشی؟ سەیری و گوڵە جوانەی کردووە بەیەخێەوە منیش ئەبێ گوڵێکی جوان بکڕم بۆ پۆشاکەکانی خۆم. ناو چییە؟ لانێ. لانێ تەمەنت چەندە؟ 7 ساڵ. لە پۆلی چەندی؟ لە پۆلیەکی هەر بژیت ئافرین. ئەی تۆ وانەکانە بە باشی خوێنی؟ ئەی لە کاتی پشوەکان تا چیەکەی؟ ئەخەوی. ئەی ئەو کاتانەی کە کاتێ هەیە ئەچی بۆ چ شوێنێ بۆ ئەوەی شتی باش فێر بیت و بەشداری خولەکان بکەیت؟ وەرزش. ئەچیتە کازیوەی بازیان؟ کازیوەی بازیانە خۆشەوێ؟ ئەو کەسانە خۆشەوێ کە خولەکانە بۆکەنەوە مامۆسا بەڕێزانە؟ سوود دەبینیوە لێرە؟ هەر بژیت یەک چەپڵی بەهێز بۆ کازیوەی بازیان و بۆ کارمەندە بەڕێزەکانی. چۆنی؟ باشی؟ ئەی کە جوانە. ناو چییە؟ نمە گیان. تەمەنە چەندە؟ 6. لە باخچەی؟ یان لە قوتابخانەی؟ ئافرین. لە باخچە گۆرانی خۆشیان فێر کردووی؟ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ. ژیرین. خاوەنی هۆش و بیرین. شاگردێوەی ڕووناکین وێنەی بەرز و تووپاکین خاوەن کتێب و دەفتەر هەر سەردەخاینە سەر بە فەردەبین زانستی ڕۆشت و جوانی و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنی نەزانین لەوی محمەد داریاس. ئافرین. یەک چەپڵی بەهێز بۆ هاوڕێمان. نمە گیان
تۆ لە کازیوەی کوێیت بازیان کازیوەی بازیان لە چ خولێکای وەرزش خولی وەرزش تۆ ئەبی بە وەرزشوانێکی زۆر باش وایە گرنگی بە وانەکانیش بە لە پاڵ خولەکەتە باشە ئەفەری نەربژی تەمە درێژ بی هاوڕێکم بەردەوام سەیری شاشەی کورساتکە لەوێ منە بینیتەوە خۆشە بینیتەوە هەموو هاوڕێکانی کازیوەکەشە بینیتەوە مناڵی جوانی کوردستان نەبینی باشە هەر بژی چۆنی باشی ناوت چییە محەممەد کاکە محەممەد تەمەنە چەنە هەشت زۆر باشە لە پۆلی چەنی دوو لەوانەکان تا باشی هەرەهاریەکەی بە ڕۆژانە نا ئافەری نابێ هەرەهاریکەی چی یارێکە زۆر حەز لێیە دوو گۆڵیەکەی لەگەڵ هاوڕێکان تا باشە بە تۆپی گەورەیان بە تۆپی بچوو گەورەکان بە تۆپی بچوو کە بێ یاریکەی بۆ ئەوەی قاچەکانی ئازاریان پێ نەگا باشە ئەی لە چ خولێکای لێرە لە کازیوەی بازیان لە چ خولێکای کەسیەوەی باسیان ئافرین لە کازیوەی بازیانە بێ گرنگی بە بوارەکانی خۆبەی ئافرین نەربژی تەمە درێژ بی چۆنی ئەو ڕێ باشەکەم باش باشی ناوت چییە لیرە لیرە تەمە درێژ بی لیرە گیان لیرە چەند ساڵی شەش شەش ئافرین لە باخچەی بەڵە ئافرین چی بۆ باخچە باشە باش نەکەی بڵێ ڕۆژێ ناچمەوە ئەمڕۆ زۆرم خەویە تەمەڵیەکەم باشە باش ئافرین ئەی تۆ چۆنی باشم ناوت چییە ستایش ستایش تەمەنە چەنە نۆ 9 ساڵ لە پۆلی چەنی سێ 3 ئافرین چوانێکە زۆر پێخۆشە وانەی کوردی وانەی کوردی هەر بژیت باشە ئێوە هەردووکتان ڕۆژانەیەن بۆ کازیوە بەڵە باشە لێرە لە چ خولێکان من لە خولی گۆرانی لە خولی ئافرین لە خولی گۆرانی باشە ئەبێ گۆرانێکم بۆ بڵێ ئێستا باشە ئەی تۆ لە چ خولێکای گۆرانی گۆرانی دە باشە گۆرانیە زان گۆرانێکم بۆ بڵێن بێکەوە بەڵە دەی 1 2 3 فەرموو نیناکردن چەند چاچاکە دقیقا لەسەرەتەوە دەی 1 وەسن 1 2 3 نیناکردن چەند چاکە پیشەی مناڵی پاکە ئەوەی نیناشی پیسە دایمە نەخۆش و سیسە بیکەنینۆک با ڕزگار بێ لە میکرۆب ئافرین هەر بژین ئەوە جگە لەوەی کە گۆرانی بوو ئەوە ڕێنمایەکی زۆر بەسوود بوو ئامنیش نینۆکم نییە پاکو خاوێنم من دە ئێوەش هەمیشە وەکو من پاکو خاوێن بن باشە ڕێنمایی هاوڕەکانیشتان بکەن بە ئەوانیش هەمیشە پاکو خاوێن بن نینۆکیان نەکەن لەبەرەوەی چەڵک و پیسیە چێتە ژێر نینۆکەکانیان ئەو کاتە ئاوا دەستیانەکەنە دەمیان و تووشی نەخۆشیە بن باشە باشە یەک چەپڵەی بەهێز هەر بژین چۆنی باشم باشی ناوت چییە فاتمە فاتمە تەمەنە چەنە 11 11 تەمەند درێژبی لە پۆلی چەنی 5 لە 5 ئافرین باشە ئێستا کۆتایی خوێندنە وایە تۆ گرنگی بە خوێندن باشە ئێستا نزیک بووینەتەوە لە تاقیکردنەوەکان خۆ ئامادە کردووە بە باشی خۆ ئامادە کردووە بۆی ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی ئەبێ وانەکانە بە باشی بخوێنی لەبەرەوەی سەرکەوتوو بیت و بچیتە خۆناغێکی تری خوێندن باشە باشە تۆ لێرە لە چ خولێکای وڵایی هین چی وڵایی وێنە وێنە ئافرین ئەزانی وێنە بە باشی بکێشی ئێزانی وێنەی من بکێشی وێنەیەکم بۆ کێشیت و بە دیاری منیش لە ژوورەکەی خۆما هەڵی واسم بەڵێن بێ هەر بژیت ئافرین یەک چەپڵەی بێز بۆ ماو ڕێمان ئافرین چۆنی باشی ناوت چییە بەخشندە هەمیشە مرۆڤێکی بەخشندە بە باشە ئەو هاوڕێیان و کە پێویستیان بە هاوکاری تۆ بوو ئەبێ هاوکاریاکەی باشە ئەگەر هەژارێکە بینی ئەبێ هاوکاریکەی باش لە پۆلی چەنی تۆ لە پۆلی دووی زۆر باشە گۆرانی ێزانی گۆرانی ێزانی ئەی لێرە لە چ خولێکای وەرزش وەرزشە زۆر پێخۆشە وەرزش زۆرەکەی بەردەوام وەرزش کە بۆ تەندروستی و زۆر باشە باشە هەر بژی یەک چەپڵەی بێز بۆ ماوڕێمان باشی ناوت چییە خوبین ئافرین تەمەنە چەنە 8 زۆر باشە لێرە لە چ خولێکای وەرزش ئافرین گرنگی بە وەرزش باشە بۆ ئەوی وڵاتەکەمان پێشکەوێ بۆ ئەوەی خۆ باش بی بۆ ئەوەی تەندروستی و باش بێ حەزی لە دووگۆڵیە
دوو گۆڵیەکەی باشە بەردەوام بە لە دوو گۆڵی باشە بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە بی بە یاریزانێکی زۆر باش سەری کوردستان بەرزکەیتەوە هەمیشە باشە ئافرین هەربژی چۆنی ئەو ڕێکەم باشی کە جوانە دەمەنە چەنە حەوت ساڵ لە پۆلی چەنی لە مەکتەب نیت ئەم ساڵە چیتە باخچە چۆرە باخچە بۆ ئەوەی فێری نووسین بی بۆ ئەوەی فێری خوێنەواری بی بۆ ئەوەی گرنگی بە خوێندن بی باشە هەر بژی ناوت چییە؟ ئافرین ئێرە کاسیوەی کوێی پێڵێن کاسیوەی بازیان کاسیوەی بازیان لەکوێیە لێرێ ئێرە کوێی پێڵێن باز یان ئافرین تۆ لێرە لە چ خولەکەی خولی وەرزش ئەو پێشەنگای و بینیوە هاوڕێکانە کردویانەتەوە وانەی شتی باشی لێو فێر بووی وێنەکان جوانن بەدڵتن گۆرانی ێزانی نازانی ئێزای چەپڵێکی بێز بۆ من لێبەی دەی چەپڵێکی بێزم بۆ لێبە هەر بژیر چۆنی باشی من ناوم چییە زیتەڵە ئەو بۆ ناومە بیرەچێتەوە ناوکەم زۆر قورسە ئەی تۆ ناوت چییە هۆناس ناوێکی زۆر خۆشە ئەم ناوە کێ ناوی باوکە پورە باشە ئافرین لە پۆلی چەنی لە پۆلی دووی وانەکانە بە باشی خوێنی زۆر باشە ئەی گرنگی بە بوارەکانی ترەی وەکو وەرزش وێنە کێشان ئافرین لێرە لە چ خولێکای وێنە بە باشی کێشی لە پێشەنگەکەی وێنەی توی تایە باشە وێنەی باش بکێشە بۆ ئەوەی لە پاشە ڕۆژابی بە وێنە کێشێکی زۆر باشە هەر بژیت ئافرین چۆنی ئەو ڕێکەم باشی تەمەنە چەنە هەشت ئەی ناوت چییە منە ناسی منە بینیوە لەکوێ سەیری شاشەی کورساتەکەی سەیری فلم کارتۆنەکانەکەی ئافرین گۆرانی ێزانی ئێزانی چەپڵەیەک بۆ من لێبەی دەی چەپڵەیەکم بۆ لێبە قایبتر هەر بژی چۆنی باشی ناوت چییە مەهناس ئەی من ناوم چییە زیتەڵەیە باشە تۆ هاوڕێتی منە پێخۆشە باشە ببین باوڕێ بەمەرجێک ئەبێ بەردەوام چاوە لەسەر شاشەی کورسات بێ بۆ ئەوەی ماوەی مناڵان ببینی بۆ ئەوی فلم کارتۆنی زۆر خۆش ببینی باشە گۆرانی ێزانی ئەدی گۆرانیەکم بۆ بڵێ هەنارم منیش میوەی پاییزم مزرم یاخود شیرینم مزرم یاخود شیرینم زۆر وێردە گاڵەکەنم ئافرین یەک چەپڵی بێز بۆ هاوڕێمان تۆ نارە خۆی میوە باش بخۆی باشە لەبەرەوەی بۆ تەندروستیمان زۆر خۆشە بڕێکی زۆر ڤیتامینی تایە ئەو کاتە سوودی لێبینی بۆ خوێنە زۆر باشە بۆ بیرکردنەوە زۆر باشە ئافرین هەربژی چۆنی ناوت چییە تەمەنە چەنە 4 ساڵێکی ترە چیتە باخچە وایە باشە کە چوویتە باخچە ئەبێ گۆرانی خۆش لەبەرکەی ئەبێ فێری نووسین بی ئەبێ فێری خوێندنەوە بی ئەبێ فێری ژمارەکان بی ئادی بزانم پێشەوەی تۆ بچیتە باخچە ژمارەکانە زانی بۆ من ببژێری ئادەی ئافرین ئەمە زۆر باشە هێشتا نەچۆتە باخچە و قوتابخانە ئەو ژمارە نازانێ جا بچێ من دڵنیام بەبێ بە مناڵێکی زۆر سەرکەوتوو یەک چەپڵەی بێز بۆ بچە جوانەمان هەر بژی چۆنی ئەو ڕێکە باشی ناوت چییە لیندا تەمەنە چەنە 11 لە پۆلی چەنی لە پۆلی 5 هەر بژی لیندا لە کازیوەی بازیان تۆ لە چ خولێکای میوزیک باشە زانی چ ئامێرێک پیانۆ زانی ئافرین گرنگی بە میوزیک لەبەرەوەی میوزیک بەهرەیەکی زۆر باشی تایە لەبەر ئەوەی تۆش گەورابی جیلی دوای خۆ پێگەێنی باشە تۆ گۆرانی ێزانی ئەدی گۆرانیەک وەراوە زانی وەراوەیەکم بۆ بڵێ خوێندەواری چراژینە ڕێگەی ئاواتشینە سەرچاوی بیرروزانی هۆشیاری و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەفراد و چارە دەردی هەژارێ لەناو بەری بێدادیە خوێندەواری دەریای هەسەش شەقی لای بیر و دەستە بۆ میلەت چەکی مەمەستە گزینگی وێژە و هەڵبەستە ئافرین لە مۆرەوەیە باسی چ شتێکی زۆرە کرد
زیاتر باسی خوێندەواریەکە ئافرین لەبەرەوەی هەر گەلێک ئەگەر خوێندەواری تیانە بێ ئەو کاتە بە نابینا ئەژمارەکرێ وایە کەواتە تۆ بێ بە گرنگی بە چ بوارێک بی خوێندەواری پێش هەموو شتێکە لەبەرەوەی زانست سەرچاوی هەموو شتێکە داهێنان هەر لە خوێندەواریەوە کرێ پێشکەوتنی وڵات هەر لە خوێندەواریەوە کرێ ئەبێ گرنگی بە خوێندنەکە و بی پێش هەموو شتێکی تر باشە هەر بژی یەک چەپڵێ بێز بۆ ماوڕێمان چۆنی ئەوڕێکەم باشی ناو چییە؟ شاگوڵ واتە شای هەموو گوڵەکان پاشای هەموو گوڵەکان تەمەنە چەنە؟ 12 لە پۆلی چەنی؟ لە پۆلی چواری ئافرین لە چوانێکە زۆر باشی وانەی زانستە پێخۆشە باسی مریشک و کەڵە شێر و شتی واکە مریشک و کەڵە شێرەیە باشە و بۆ بە هێواشی قساکەی شەرمەکەی باشە منیش جارجار وەکو تۆ شەرمەکەم ئەگەر بچمە شوێنێ خەڵک نەناسم شەرمەکەم بەڵام لەگەڵ مناڵەکانی هاوڕێمانە نابێت شەرمکەی چووکە ئێمە هەمومان هاوڕێن وایە گۆرانی ێزانی ئەی هۆنراوە ئێزانی چەپڵەیەکی بەهێز بۆ من لێبەی قایمتر گۆم لێ نییە هەر بشی چۆنی باشی ناو چییە؟ پێنا تەمەنە چەنە؟ ئەی لە پۆلی چەنی؟ ئافرین لە پۆلی دووە تۆ لە کازیوەی بازیان لە چه خوڵێکایی؟ وێنە کێشان؟ ئەزانی وێنەی باش بکێشی؟ مامۆساکاتان هەوڵی باشتان لەگەڵایەن؟ هەر بژیت ئافرین ئەی تۆ چۆنی؟ باشی ناوت چییە؟ سروش تەمەنە چەنە؟ 11 ئافرین ئەی لە پۆلی چەنی؟ 4 باشە چ کاتێکی بۆ کازیوەی بازیان؟ ئەو کاتانەی سەعات یەکیەی واتە ئەو کاتانەی کە وانە و نابێ وایە؟ ئەبێ گرنگی بە قوتابخانە و خوێندنەکە و بەی پێشە موشتێ دوای ئەوە ئەبێ بێ بۆ کازیوەی بازیان باشە؟ ئەزانی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ قوتابی زێری خاوەنی هۆسەوێری شاگرتی ڕێ ڕووناکەی نوێنە وەرزش و پاکی خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەرسەر پێی فێرە بین زانستی ڕەوشت و جوانی ڕاستی مامۆستا ڕەبەرمان فەرمانی دەستە سەرمە ئیتر دەبێ بخوێنین نەزانن نەبن بێنین مەحەمەد داریاس ئافرین یەک چەپڵێ بێز بوو هەوڕێمان هەر بژی تەمەن درێژ بی هەوڕێکەم چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ لۆمە ئەو گوارانە کێ بۆی دروست کردووی؟ کڕیوتە باشە لێرە لە کازیوەی بازیان لە چ خوڵێکای؟ چنین؟ ئەمە شتێکی نوێ بوو من بیبیستم بۆ لێرە خولی چنینەیە؟ بە باشی فێرتەکان؟ باشە تۆ ئەزانی بلوزێک بۆ من بچنی؟ لەبەرەوەی کە زستانە و لەبەری کەم و نەخۆش نەکەم دوای قورگم ئاوای گیری شتێکم بۆ ناوترێ ئافرین ئەزانی ملپێچ بچنی؟ ئافرین باشە ئەم جارە کە هاتمەوە شتێکم بۆ بچنەوە بە دیاری بمەرێ باش هەر بژیت ئەی تۆ چۆنی هەوڕێکەم باشی ناوت چییە؟ ماریا تەمەنە چەنە؟ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ ئافرین ئەی لە کازیوەی بازیان لە چ خوڵێکایی؟ وێنە کێشان وێنەی باشە کێشی؟ ئەزانی بە قەڵەم ڕەساس وێنە بکێشی؟ کێ فێری کردووی؟ مامۆستا یوسف بە باشی فێرتانەکە پێو خۆشە لە داهاتووە بچیتە پەی مانگای و نەرە جوانەکان فێری وێنە کێشان بی بە باشی؟ ئەی گرنگی بە بوارەکەی خۆتەی؟ ئەی گرنگی بە خوێندنەی؟ باشە زۆر باشە ئافرین ئەی تۆ چۆنی هەوڕێم؟ باشی ناوت چییە؟ ناوت چییە؟ ئافرین لێرە لە چ خوڵێکایی؟ وەرزش ئافرین چ وەرزشێکە زۆر پێخۆشە؟ یاری تێن سەزانی؟ ئەی دوو گۆڵی زۆرە حەز لێیە؟ هیوادارم ببی بە یاریزانێکی زۆر باش لە داهاتووە بۆ کوردستان باشە گرنگی بە خوێندنەکەشە بە گرنگی بە وەرزشەکەشە بە گۆرانی ێزانی؟ ئەیزانی نوکتێکم بۆ بگێڕیتەوە؟ ئەیزایی یەک چەپڵەی بێز بۆم لێبەی؟ دەی هەر بژی زۆر سوپاس بۆ ئێوە هەر بژین
چوون بۆ سەیران و بە منتان نەوتووە ئەوە وێنەکانتانە بینی گلەی بێ ئەم جارە کە چوون بۆ سەیران بە من بڵێن باشە ئەم جارە کە هاتم لەگەڵتانە وانەیەکی تایبەت بە سەیرانەکەین لەگەڵ ئێوەی عەزیزە باش زۆر باشە